لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا هاوڵاتیان بۆ پێشواسیکردن لە مانگی ڕەمەزان و کڕینی پێداویستیەکانیان ڕوو لە بازاڕەکان دەکەن. بەڵام دواکەوتنی موچە و پێنەدانی لە کاتی خۆیدا کاریگەری لەسەر توانای کڕینی هاوڵاتیان و فرۆشی کاسبکاران دروست کردووە. وەڵی بە پێی ئەوەی کە مەعاش بێت ئیشەکەی مەش باشە. ئەگەر مەعاش نەمێ خەڵک کەمێ خواستی کەمترە لەسەریوە بۆنێەوە ئەگەر ئینسان مەعاشەکەی وەرگێت بێژین دکتۆرە مامۆسایە ئەم شتان ئەگەر شتەکە مەعاشەکانیان وەرگن خەڵک بۆ تێخورمامان لێکڕێ بۆ هەم بۆ خێر و هەم بۆ مزگەوتەکانیش. ئارە وەڵایتر خواستی خورماش ماشەڵا زۆر باشە و لەخوا بەزێ زۆر باشە. هەفتەیەک لە مانگی پیرۆزی ڕەمەزان و مانگی سێدا تێپەڕیوە. بەڵام حکوومەتی ماوە بەسەرچوو هێشتا موچی مانگی دوی دابەش نەکردووە و لەم ساڵدا تەنها یەک موچەی بە موچەخۆران داوە. ئەمەش وای کردووە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هاوڵاتیان بە ڕێژەیەکی کەمتر پێداویستیەکانیان بکڕن. باشە حەمد و سەنا بەخۆ بەڵام وەکو پار ناوێ. پار ماشەڵا خەڵک پێداویستی باشیانەکە بەڵام ئیمساڵ نا. بەڵاوە کارەکەی بۆ موچەوە گەڕێت. خەڵک موچەی ئەیتر کە تۆ پارە پێ نەوێت بێتە بازار مەجبوری سیر بکەیت. وە بێ تااقەتیتی. واللهی بەگەر بە ئام باسێکی ئەم ڕەمەزانە بکەین وەکە زانین موچە دابەش ناکرێ وای لێ هاتووە شەو هەواڵێک و سبەی هەڵەسی هەواڵێکی ترە لەسەر بابەتی موچە ئێمەوا لە ناوەڕاستی مانگی سیان هێشتا موچەی مانگی دوو دابەش نەکراوە ئەمە شوواکە کە خەڵکی پارەی پێ نەبێ واکە کە بازار بە عام سست بێتەوە هەتاوەکو پارە پێ نەبێت لە شوێنێکە بۆ نمونە شتێک بکڕی ئەو کاتە لە ناو بازارە جموجۆڵ دروست نابێ هەنیە بینی بازار زۆر چۆڵە خەڵک پارەی پێ نییە وەزە هیچ باش نییە خەڵک ئەگەر شتێک پارەشی پێ بێ هەوڵەدا بۆ نمونە لای خۆی بیهێڵێتەوە هەڵیگرێ. کێشەی چەندین ساڵە و بەردەوامی موچە باڵی کێشاوە بەسەر هەموو چین و توێژەکاندا. بەو پێی لەم مانگە پیرۆزەدا خواست و پێداویستی هاوڵاتیان زیاد دەکات کاریگەری و پێنەدانی موچەش زیاتر دەردەکەوێت. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.